لە پێناو دەستکەوتی مادی و پلەپۆستی زیاتر دوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان لەسەر هیچ پرسێکی پەیوەست بە هاوڵاتیانەوە ڕێک ناکەون با تایبەت لە بواری دەستەبەرکردنی مافەکانی هاوڵاتیانی هەرێم لە نمونەی پرۆژە خزمەتگوزاریەکان و گرنگتیکردنی ئازادیەکان. چاودێرێکی سیاسی پێی وایە پارتی و یەکێتی لەسەر پرسی خزمەتگوزاری و موچە و مافەکانی هاوڵاتیان ڕێک ناکەون، بەڵام لەسەر زۆر پرس ڕێککەوتون کە پەیوەستن بە بەرژەوەندی حیزبەکانی خۆیان. لەسەر ئەو شتانە ڕێککەوتون کە بۆ نمونە حکوومەتیان بەیەکەوە پێکهێناوە، کابینەی نوێمیان بەیەکەوە پێکهێناوە، پۆلە و پۆستەکانیان لە بینی خۆیانە دابەش کردووە. ڕێککەوتون لەسەر ئەوەی کە موچەی خەڵک هەر وەختی بیانەوێ بیبڕن، ڕێککەوتون لەسەر ئەوەی ئەگەر خەڵک بێتە سەرجادە و خۆپیشاندانەوەوانە بکە بەیەکەوە خەڵک بگرن و یا سەرکوتیکەن، ئازادی ڕۆژنامەنووسی کەم بکەنەوە. بەڵام سیر ئەوەیە لەسەر ئەو شتانە ڕێک ناکەون کە مەسلحەتی خەڵکی تایە. بۆ نمونە پرۆژەکان دەوەستێ، ئەو پرۆژە استراتیجانەی کە قرار بوو بکرێت لە وڵاتە وەستاوە، انتخابات کە استحقاقێکی قانونی و دەستوریە کە مەفروضە لە وەختی خۆیان بکرێت لەسەری ڕێک ناکەون. پەرلەمانتارێکی پێشووی کوردستان پێی وایە لە ڕابردوو ئێستاشدا ڕێککەوتنی پارتی و یەکێتی لەسەر بنەمای دابەشکردنی داهاتوو خێر و بێری وڵات بووە. ڕێکنەکەوتنی حیزبە کوردستانیەکانیش هۆکاری بێمتمانەیە لە نێوانیاندا. بەداخەوە یعنی کاتێک دەبین ڕێککەوتن دەکرێت لە نێوان لایەنەکانە، لایەنێک پەیوەست نابێ یەکسەر گرژی دروستە بێ و کەلێن دروستە بێ لە نێوان ئەو لایەنانە. ئەوەش وای کردووە کە کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە بکرێ بەداخەوە و هاوڵاتی تەنانەت متمانەی بە لایەنە سیاسیەکان نەماوە. بەڕاستی هەموو لە بەرەنجامی ئەوەی کە لایەنە سیاسیەکان متمانیان بە یەکتری نییە. ڕێککەوتنەکانی هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان هەمیشە لەسەر ئەساسی مەسلحەت بووە. مەسلحەتەکەش بەداخەوە بڵێم مەسلحەتێکی تەسچی حیزبی بووە. لە تازەترین کۆبوونەوەدا بۆ گەیشتن با ڕێککەوتنێک لەبارەی هەڵبژاردنەکانەوە تاکو ئێستا سێ کۆبوونەوە لە نێوانی سەرکردەی لایەنە سیاسیەکان ئەنجام درراوە و چەند کۆبوونەوەیەکیش لەسەر ئاستی مەکتەبی هەڵبژاردنەکان و چەند جارێکیش لەسەر ئاستی مەکتەبی سیاسی حیزبەکان ئەنجام دراوە، بەڵام تاکو ئێستا نەگەیشتون بە هیچ ڕێککەوتنێک. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.